بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەوێ بەڕێزان ئێمە ئێستا لە کۆتا شەوەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانین کەوتوینەتەوە شەوانی قەدری پیرۆزەوە ئەم شەوانە وەکو لە قورئانی پیرۆز کە باس کراوە لایەتە پیرۆزەکان لەیلەة القەدری خەیر من ئەلف شەهر واتە خێرەکەی زیاترە لە 1000 مانگ 1000 مانگکە گەر بیکەین بە ساڵ 83 ساڵ و چەند مانگێکی شەکە ئەوەی کە لایەتەکە باس کراوە خێرەکەی زیاترە لە ئەوەندەش یعنی کە زیاترەکە نازانین چەندەوە خوددا خۆی دەزانێت ئەمە جۆرێک لە فرسەتە کە دراوە بە ئێمە وەکو موسڵمان کە ئەم شەوانە نەخەوین بمێنینەوە بۆی زۆرترین عیبادەتی تیا بکەین و ئەو شەوە ببێ بە نسیبمان من بۆ بەرنامەیەم جارە دەمەوێت لەگەڵ بەشێک لەو نوێژخۆنانەی کە شەوانی قەدر زیندووەکەنەوە قسە بکەم بزانم تا چەند گرنگی بە شەوانی قەدرەدەن جۆش و خۆشی خەڵک لە شەوانی قەدرا چۆنە و چه عیبادەتێک زیاتر لەم شەوانە بکەین و گرنگی بە چ جۆرە عیبادەتێکەکەن لەگەڵمانە بن با من بەشێک لەو نوێژخەنانە وەرگرم فەرموو. گرنگی شەوانی قەدر و ئەم شەوە پیرۆزانە لە چیایە بۆ ئەتەوێت تا بە ینی پارچە و بمێنیتەوە؟ پێشەکی سەرەتا بە خێراتتانەکەم سلامەتنی گرنگیەکی تایبەتی هەیە خۆمان وەکو مامۆستاکان دەڵێن و لە کۆنی شۆ بیستومانە کە ئێمەی ملەتی بڵێن ئاخری زەمان بەڕاستی موسڵمان تەمەنمان کورتە وەکو باس دەکرێت کە تەمەنمان لە بینی 6 بۆ 7 ساڵە و ملەتانی پێش ئێمە کە باس دەکرێت زیاتر لە 600 700 800 900 ساڵ ژیاون اینجا ئەم عیبادەتی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی باسی کردەوە ئەم عیبادەتی کە ئێمە ئەیکەین لە ملەتە لەو تەمەنە کورتە خوای گەورە وەکو هەدیەیەک بە ئێمە بەخشیوە لەیلەة القەدر کە ئەگەر بەر ئەو بەشەوە بکەوین وەکو خێری لە 83 ساڵ زیاترکە 1000 مانگ زیاتر کە 83 ساڵ زیاترەکە کە بەڕاستی ئەمە وەکو دیاریکی گەورەیە زۆر گرنگە کە بەڕاستی ئەمە لە کیسی خۆمان نی دەرفەتانە نابێت دەرفەتێکە نابێت لە دەستی ببین چونکە لەوانەیە ئەم ساڵ کە خوای گەورە کردوێتی قسمەتمان لە ژیانی احتیمال ساڵی کە نەبێ بە قسمەت ئەمە ئەم دەرفەتانە گوناحە ینی لە دەستی گوناحە مرۆڤ لە دەستی خۆی بە وەکو موسڵمان ئەگە هەست بۆ بکە ئەو خێرە گەورەی کە لەو شەوا هەیە کە خوای گەورە بیکا بە قسمەت بەڕاستی هەر ئەوە نایانی زۆرمان هەیە تەنها شەوی 27 دانیشێ حیفە بەڕاستی تۆ چییە ینی هەموو ساڵەکە 12 مانگ بەردەوام هەموو شەوێ خەوتوی ئێ باشە با ئەم 12 مانگە ئەم دەشەوەی وتت ئەمە جۆرە هەدیەکە خوای گەورە بە ئێمەی بەخشی وەکو ومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە جۆرێک لە کار ئاسانی نییە بۆ موسڵمان کە بتوانێت فرسەت بێنێ لەم دەشەوەی کۆتایی هیچ نەبێت لە شەوە تاکەکانیە ئەو فرسەتە بخۆزێتەوە زۆرترین عیبادەتی تیا زۆر ڕاستەوایە بەڕاستی ئەوە کووتمانڵێن فرسەتە ینی هەر حسێبی بکەی بەڕاستی تۆ 365 ڕۆژ ئەژیت هەمووی کۆکەرەوە ئێستا ئەوە تا ئێمە 3 سەعاتە یعنی هەر دەشەوەکە 30 سەعاتەکە تۆ نەتوانین 30 سەعات لە کاتی خۆ بگری دابنشی عیبادەتی بکەی کە ئەو خێرە گەورە توش بێ وەڵاهی بەڕاستی من بڵێم چی ئەو کاتە بە موسڵمانەکردنی خەڵک چۆنە بینی لە ئێستاە بۆ شەوانەکەم وەڵاهی من ئەگەر بەراوردی ئەوە بکەم ینی مناڵی خۆم بیر بێت بە تەمەنم بە مناڵی نەچوم لە مزگەوت تا بمێنمەوە و کەسیشم نەئەبینی کە لە گەڕەکی خۆمانە ئاوا بە جۆش و خۆشەوە خەڵک بەرەو مزگەوت بڕە بەڵام لەخوا بە زیابێ ئیستا زۆر جیاواز یعنی زۆر زیاترە لە مناڵی بچووکەوە لە ئیجا بەڕاستیەوە تاوا بۆ ئافرەتانیە وەڵی ئیستا ئاگدارم ئافرەتانیش 12 هەر یەکە و ماڵێکیان هەڵبژاردووە لە ماڵێک ئامێننەوە خەریکی عیبادەت من تا بەیانی من دایکم ئەیستا نمونە چوم سەرم لێ تەماشان گوتی وەڵا ئیستا ئەچم بۆ ئەو دی چەند شنێکین کۆ بینەوە تا بەیانی دانشین بۆ لێ ئینشاڵڵا من سەرچاوەکانم بەخێر من سەرچاو ڕێستان خۆی گەورەی ئەم شەوانە فەزڵێکی تایبەتی خۆی هەیە جوانێکی خۆی هەیە عیبادەتێکی جوانی تیاکرێ ڕێز و تەقدیراتێکی جوانی هەیە لای خۆی پەروەردگار بۆیە ئێمەش وەکو موسڵمان وەکو ئەهلی مزگەوت هەمیشە پێمان خۆشە لە شەوەکانی ئاخری ڕەمەزانە بمێنینەوە لەبەرەوەی بەسیترین شت کە ئەستیغفیرڵایەکە لە ئینسان ئەتوانێت بیکات بە چەند قات خۆی پەروەردگار بۆی ئەنووسێت تا چەند خەڵک
گرنگی بەم شەوانە دەدەن بە تایبەتی ئێستا ئێمە لە ناو شاری سلێمانین و کوردستان بەگشتی تا چەند گرنگی بە شەوانی قەدرەدەن وەکویت کە لەناو مزگەوت و خەڵکە بینی کە بێ بۆ مزگەوت برا جوانەکەم بە تایبەت ئێمە باسی منتیقی خۆمانەکەین الحەمدوللا مزگەوتەکەمان خەڵکێکی باش ڕوومان تێیەکات دیێتە ناو مزگەوتەکەەوە عیبادەتێکی باشی تیاکرێ مامۆستا بەڕێزەکانمان زۆر چاک ئیحتیمام بەم شەوانە ئەدەن شەوەکان بە باشی بەڕێەکرێت بەشداریکردنی گەنجان چۆنە ئایا بەس وەکوترێت بیرکردنەوەیەک ئەڵێن مزگەوتەکان زیاتر بە تەمەنەکان ئەی گەنجان چۆنە ینی دەبینی گەنجان بێن لە ڕەمەزانە ئەوە گومانیتیان نیە هەموو خەڵکێەوەی کە مناڵ بێت و گەنج بێت هەمیشە بە ڕۆژووە و زیاتریش سێریکە الحەمدوسەن ئابوخواانەوە مزگەوتەکان چەند قەرەباڵخە چەند خەڵک بە تام و چێژە بۆ ئەوی کە جارێکی تر بگەڕێت و بەلای خوا شەوانی قەدری پیرۆز چ گرنگێکیە بۆ ئێمە وەکو موسڵمان ئەم شەوانە بۆ ئەبێ زیندوو ڕابگیرن بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن أجمعين طبعا ام شوانا ام دشوي اخير شواني ليله القدر بيلوترين شوانا كيجيك لشوا كان داولين لبيسه ووسي لو دشوي اخير دا قراني في ليجيك لو شوانا ده هاتو تخواروا بو مروفاتي بو اوي كيما في ري قراني في روز كوين لسريف روين جالم شو في روزانا دا زورتين خلشي روكاتا مالكاني خوا هر مزقوتو يجري الحمد لله خروش و جۆشی خۆی تێکەوتووە و الحەمدولله بە مناڵ و گەورە و پیر و بچووک و ئافرەت و ئەوانە هەمووی ڕووەکەنە ماڵەکانی خۆی گەورە جۆش و خۆشی خەڵک چۆنە لانی لە بەشداریکردنی لەم شەوانەیە بەڵێ الحەمدولله وشکر یعنی لە هەموو شوێنەکان لە هەموو گەڕەچێک الحەمدولله مزگەوتێک هەیە لە هەموو مزگەوتەکانیش خەڵکی بە کۆمەڵ ڕووی تێیەکەن لەبەرەوەی ئەو شەوە پیرۆزانە شەوێکە کە ناگەڕێنەوانێ تۆ ئەتوانی لەو شەودا عیبادەتی زۆر بکەی کە ئەبێتە خستنی توێژی قیامەتی بۆ هەر کەسێک کە بێ هەر ئیماندارێک جۆرە کاراسانی کە خی گەورە بۆ تەمەنی ئێمەی کردووە کە ئەم فرسەدە گەورەیدا جۆرێک چۆنەڵی گوناح لە دەستی بوو بەڵێ طبعا أروكو سورة قرآن في روضة إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر ليردا خوي جورا فرميك يعني خيري هزار مانجي زياترة جال برا لو شو دا هرشي مسلمانا كروه كان مالكاني خوا بإطاعة بقرآن خويندن بدعاء كردن بنزا كردن بنويجي تراويح كان بنويج شو نويج إت هر بارانا وكفي خوي جور إن شاء الله لم شو دا لهم مسلمانا قبولك. زار ما وصلنا در جناب أتويا بشوانة عبادتك زياتر بكي. في جموسة طبعا هم هر عبادتك طبعا القرآن خوينا نويج كانا دعاء كردن زافارانا ويا ئیتر هەر شتێک پێی تۆ لە زیکرەکان خی گەورە ئینشاڵڵا بێ ئومێدمان ناکات. شەوی قەدرەوە پیرۆستترین شەوە لە ڕەمەزانە کە شەوی لەیلەتول القەدر لە هەموو شەوەکان پیرۆستترە لە مانگی ڕەمەزان. جۆش و خۆشی خەڵک چۆنە لە زیندووکردنەوەی ئەم شەوانە تا چەند خەڵکە بینی ئەم شەوانە بەرز ڕابگری و نەخەوێت و بمێنێتەوە تا پارشیەوە. وەڵایی ئەم ساڵ پێم وایە لە هەموو ساڵەکان باشترێکە. ساڵ زیاتر. ئەرەوەڵای لەخوا بەزێ سپاس بخوا. بەهۆی کەرنتینەیش هەیە یعنی ئەگەر ئەوە نەبووە لە قەناعەتمە زیاتریش خەڵک ئەو مەترسی نەخۆشیش هەیە بەڵام خەڵک هەر بەشداری هەیە بخوا خەڵک هەر گوێ نهات هەر ئیمانی بۆ نییەکە ئەم خێرەی کە وەکو لە قورئانی پیرۆز باسکراوە خێری هەزار مانگ زیاتری هەیە ئەمە جۆرە لە فرسەتە دراوە بە ئێمە وەکو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەوا ئەم فرسەتە بخۆزینەوە زۆرترین عیبادەتی تیا بەڵێ فرسەتێکی باشە بۆ مسلمانان کە شەوی قەدر دانیشن هەموو شەوە تاکەکان تۆ بڕێرداوە چ عیبادەتێک زیاتر گرنگی پێ بدەیت لەم شەوانە؟ وەڵای هەر عیبادەت زیاتر هەر شەو نوێژ و نوێژکردن و قورئان خوێندن و غەیریەوە چی هەیە زیاتر دوعاش بۆ ئێمە بکە لە ناو دەواکان خوای گەورە ئینشاڵڵا هەموومان قەدر بکا بە نسیبمان ئینشاڵڵا. پێغەمبەری خوا هەمومان ئەزانین کە ئومەتی پێغەمبەری خوا تەمەنیان کورتە لە مابەینی 60 بۆ 70 ئەگەر چەنەها کەس ئەگەنە 89 وستە بە ڕێژەیەکی کەم بەڵێ بەڵام ئەم شەوانی لەیلەتول قەدرە کە 83
ساڵ ئەکات هەشتا سێ ساڵ زیاترەکە لەوە زیاتریش کە 1000 مانگ ئەکا ئەگەر بێت و بەراوردیکەی خی گەورە ئەو شەو بکە بە قیسمەتی هەج مسلمانێ ئەو خێرە گەورەی دەزەکەوێ من لە ساڵانی هەفتاکانە لە بیرمە لەگەڵ دایکی ڕەحمەتی ما ئەچوین بۆ مزگەوتی گەورە لە برایم پاشاوە ئەچوینە خوارەوە بۆی ئەم شەوی لەیلەتەل قەدرە بێ بە نسیبیان ئینشەڵا بووە بە نسیبی هەموو مسلمانانیش. مامۆستا پشتیوان بەشداریکردنی خەڵک چۆن ئەبینی لە با بڵێن خوشکان لە برایان لە گەنج لە بەتەمەن چۆن ئەبینی لە شەوانی قەدر؟ حەمد و سەنا بۆ خۆی پەروەردگار بەڕاستی مزگەوتەکان خرۆشێکی زۆری پێوە و کەسان چ بە مناڵ چ بە گەنجان چ بە تەمەنی سەر و 50 و 60 و هەفتاکانیش ماشەڵای لێبێ یعنی مزگەوتەکان خرۆشە. چۆن ئەڵێ ماشەڵا دڵخۆشیە جێگە نییە ماشەڵا کە جاری وا هەیە قورئانیش بەرناکە یەکێ بیهێنێ قورئان بخوێنێ خۆی جێگەی دڵخۆشیە کە ئێمە وەکو میلەتی کورد ئەوەندە بە باشی و بە گەرمی پێشوازی لەم شەوانەی قەدر ئەبێ پێشوازی لێ بکەین ئەمە هەلە ئەم هەلە لە دەست مسلمان نابێ بڕوە بەڕاستی ئەوەی ئەم هەلەی لە دەست بڕوە یعنی چۆن ئەڵێ خەسارەیەکی گەورەیە کاراسانێکی بۆ کردوین بۆی زۆرترین خێرمان لە کەمترین کاتا لە کەمترین کاتا دەزەکەوێت کە ئەڵێ 83 ساڵ یعنی تۆ 83 ساڵ عیبادەت بکەی بەقەر ئەو شەوی 27 ئەو 29 ئەو 25 ئەو 23 لەم شەوانەیە کە ئینشەڵا خوای گەورە بیکا بە نسیبی هەچ کەسێ ئەوە ئیتر بۆ خۆی ئەو دنیای مستۆگەر کردووە حەمد و سەنا بۆ خوای پەروەردگار چ عیبادەتێک بکەین لەم شەوانە بۆی زۆرترین خێرمان طبعا عیبادەتەکان زۆرە قیام الليل بڵین شەو نوێژە قورئان خوێندنە ئیتر تەسبیحاتەکانە لا إله إلا الله سبحان الله ئەوانەی کە گەورەترین دوعاش کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردوێتی اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا ئیتر هیوادارم هەموو مسلمانێ ئەم دوعایە بکا لەم شەوەیە و لە یادی نەچێت ئەم چەند شەوی ئەخیر هەر شەوێکی سونەتەوە پیرۆزە و هەر ئەوەی بیستمانە لە مامۆستا بەڕێزەکان لەمیان بە شێوەیەکی جوان یعنی پێویستە یادی بکەینەوە پێویستە یعنی لە خزمەتەوە شەوانەیە بین تر ئێمەش خۆ زانی ئینسان عەبدیش لە تاوان و ئەوە بێبەری نییە ساڵێک بەردەوام خەریکی تاوانی نەم شەوانە فرسەتە بۆ ئەوی قەرەبوو بکەینەوە عیبادەت ئەچید وایە خۆ هەروایە ئەمە جۆرێکە لە پاکبوونەوە تر ئەگەر خوا فرسەتمان بە ئینشاءڵڵا بە قیسمەت ئەوەی کە باس کراوە لایەتە پیرۆزەکان خێری ئەم شەوانە شەوانی قەدر 83 ساڵ زیاترە ئەمە جۆرێک لە فرسەتە دراوەتە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە کەمترین کاتە خێرێکی گەورەمان دەست بکەوێت چ پەیامێکتەیە بۆ کەسانی کە هێشتا لە ماڵەون و زۆر گرنگیان بۆم شەوە نەدا وڵی کۆمەڵە شەوی پیرۆزە جا هەر کەس بێتە دەرەوانێن لە مزگەوتەکانە ماڵەکانی خوا ئەوەدان کاتەوە نیعمەتێکی گەورەیە خۆشی قازانجەکەمان ئەچید وایە خۆ چۆن ئینسان تەشبیانە بە ڕۆژان ڕاتە دەرەوە بۆ دەستکەوتێکی مادی بەڵام تۆی بینی خی گەورە ئەم شەوانی داناوە ئینسان خێرێکی باشی تا دەستکەوێت کۆمەڵ نیعمەتێکی گەورەیە بەشداریکردنی خەڵک چۆنە بینی لە مزگەوتەکانە جۆش و خرۆشی دولیلا مزگەوتەکانمان ئاوادانە سپاس بۆ خوا خەڵک بەشداریەکە بە الحەمدولیلا مزگەوتەکانمان هەمووی ئاوادانە لە گەنجان چۆنن یانی تۆ ئێستا خۆت گەنجی بەشداری گەنجان چۆن وڵی باشە ئەوەتە لە مزگەوتەکانە بینی ماشەڵا بەشێکی زۆری گەنجەکان لە الحەمدولیلا یعنی ئێستا سپاس بۆ خوا باشن یعنی میلەتەکەمان هەر ئەوەی تیاماوە ئینشاءڵڵا ئەم شەوانە زیینوکەینەوە چه عیبادەتێک زۆر بکەین باشە لەم شەوان یار نوێژ و بەڕاستی کۆمەڵە دوعا هەیە قورئان خوێندنە بەڕاستی ئەوانە یعنی کۆمەڵە شتی باش لە ڕووی شەرعەوە خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووە ئەو کاتێکی پیرۆزە و شەوەکانی کۆتایی ڕەمەزان قورئان تیا هاتووەتە خوارەوە تەبعاً و کاتێکی پیرۆزە خوای گەورە ڕێزی لێگرتووە بۆ ئومەتی محەممەد دابەزیەوە ئێمەش ڕێزی ئەو کاتە گرین و تیا عیبادەتی خوای گەورەیەکەین ئەوەی کە لە قورئانە باس کراوە ئەم شەوانە خێری 1000 مانگی هەیە ئەمە جۆرێک لە فرسەتە کە دراوە بە ئێمە وەکو مسلمان کە بتوانین ئەم فرسەتانەی ئیسفادە لێ بکەین چونکە تەمەنمان کورتە تا چەند گرنگە عیبادەتەکان لەم شەوانە چڕ بکەین وڵا بەتە ئەکی دەرکەسە و لە شوێنی خۆیەوە جا بەر شێوەیەک بۆی بگونجێ لە هەر شوێنێک بێت خاستان بە تایبەتی لەم کاتە لەم حاڵەتە کە تێی کەوتوین بە هەر شێوەیەک بێت توانین زیینوکەینەوە خێرێکی زۆر گەورەی وە لەم کاتەیە توانم بڵێم ئەرکی سەرشانمانە زیینوکەینەوە وەکو موسڵمان کۆ تا پرسیارم چه عیبادەتێک بڕیاداوە زۆر بیکەی لەم شەوان وڵی لەم کاتەیە
عیبادەتی طبعا ذکرکردن و ئەوانە هەیە بەڵام بەڕای من لەم کاتەیە باشترین شت دوعاکردن بۆم حاڵەتە کە تایە و ئینشەڵڵا دوادارم هەموو مسلمانان دەست لە دەستی یەک باشترین شت کە بیکەن ئینشەڵڵا خێرکردنە چونکە وەزعی خەڵک زۆر خراپە بەڕاستی خێر یعنی هەر کەسێک لەم کاتەیە ئەگەر بتوانێ بچووکترین شت ببەخشێت ڕای من باشترین شتە وڵای هەر لەبەر خۆشەویستی مانگی مبارەکی ڕەمەزان شانەمێنین و عیبادەتی زیاتر بکەین حەشتە بکەی لەبەر خوایە ئەمەی کە پێ سەلەم لە حەدیث باسی کردووە تەمەنی ئومەتەکەم فەرموویەتی لە نێوان 6 بۆ 7 تەمەنمان کورتترە بە بەراورد بە ئومەتەکانی کە ئەمەش جۆرە لە فرسەتە کە خی گەورە پێی داوین ئەم خێرە گەورەیەمان دەست بکەوێت تاوەکووەکو ومەتەکانی تر کە تەمەنیان درێژ بۆ عیبادەتیان زیاتر کردو ئەمەژۆکوان ئەم فرسەتە بخوازینەوە تا چەند گرنگە ئەم هەلە لە دەست نەدەین ئەم شەوانە لە دەست نەدەین وڵا داواکەم لە مسلمانان دایم حل ئەوە بۆ خۆیان لە مزگەوت ئینشاءالله خۆیان مەتیمان بە ئەم دەشەوە حل بوو لە ماڵۆ چی بکەین بین عیبادەتی خوا بکەین لێرە دەستکەین بە قورئان خوێندن نوێشکەین لە خوا پاڕێنەوە بەشکە خوا میلەتە لە دەرد و بەڵا لە هەموو شتێک لابە ئینشاءالله خۆشی خەڵک چۆنە بینی لە بەجاری کردن ماشەڵڵا ئەم مزگەوتێ مە هەر زۆر ماشەڵڵا قەرباڵخ هەر وەڵا ماشەڵڵا سوپاس بۆ خوا ئەم مزگەوتە کە مزگەوتی ئاو قەرباڵ بێ لەخوا بەزای بەجاریکردنی گەنجان چۆن ئەوانەی کە تەمەنی لاوێ ماشەڵڵا هەر زۆر چاکن ئەلحەمدولە هەمووی قورئان خوێن نوێژکەر ڕێک و پێک ئەرە وەڵا بە ئەدەب ماشەڵڵا ئەلە وەڵا الحەمدولە هەمووی نوری ئیسلامە لەخوا بەزیابێ لەخوا بەزیابێ هەمووی ماشەڵڵا قورئان خوێن چی عیبادەتێک زیاتر گرنگی پێدەی لەم شەوانە زیاتر هەستەکەی قورئان خوێندن پرسیار لە پێ سەلەم کرا کە لە شەوانی قەدرا چ جۆرە عیبادەتێک زۆر بکەین پێ سەلەم فەرمووی ئەم دوعایە زۆر بکەن اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني با هەموو ئەو شەوانی قەدر کەماون زۆرترین جار لەسەر ئەساسی ئەو حەدیسەی پێ سەلەم ئەم دوعایە دووبارە بکەینەوە داوای لێ خۆشبوون بکەین و خێر و سەدەقەی تیا بکەین تاوەکو زۆرترین چاکەمان دەست بکەوێت ئێمە بەردەوامە بین بەڵام ئەچینێ لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە لاتە لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ من بۆ بەرنامەی ئەم جارە دەمەوێت لەگەڵ بەشێک لە نوێش خوێنان لەبارەی بەرزڕاکردنی شەوانی قەدر و ئەو عیباداتانەی کە لە شەوانی قەدرا چی بکەین و ئێمە وەکو کورد وەکو میلەتی کورد تا چەند لە کۆن و لە ئێستاە ئەم شەوانەمان گرنگی پێتاوە گرنگی ئەم شەوانە بۆ ئێمە چییە لەگەڵ بەشێک لە نوێش خوێنان قسە بکەم ئێوەش لەگەڵمانە بن و بینەری بەرنامەکە ئەگەڕنەوە ئەڵێن لە ئەسەرێکە هاتووە ئەڵێ ژنێک ئەگری کوڕەکەی تقریبان 300 ساڵێ ژیاوە ئەڵێ کوڕەکەم جوانە مەرگ بووە ئەوژەڵێن بابە لە ئاخر زەمانە ئومەتێک دێت 6 بۆ 7 ساڵ تەمەنیانە و ئەمرن ئەوش لە جوابە ئەڵێ دەیباشە ئەمانە خانیش دروستەکەن وەکو بڵێ دڵیشان بە ژیان خۆشە بەڵام ئێمە وەکو جەنابەت فەرموون بەڕاستی لەو تەمەنەکەمە خوای تەبارەک وتەعالە هەموو ساڵێک ئەگەر تەمەن باقی بێ شەوێکی پێبەخشیوین کە پێی ئەوترێش قەدر واتە شەوی بەفەڕ شەوی ڕێز لێ گیراو خوای تەبارەک وتەعالە کە کاتێک لە 4 شوێنی قورئاندا ئەڵڵا گیان باس لە قەدری گەورە دەکات باس لە بەفەڕی ئەم شەوە دەکات سوورەی قەدر ئەوە سوورەی بەفەڕ کە هەمومان معلوماتمان هەیە لەسەری لە 1 بۆ 5 ئاەت دووهەم سوورەی دوخان ئاەتی 3 سێهەم سوورەی بەقەرە 185 چوارەم لە سوورەی ئەنفال ئاەتی 41 خوای تەبارەک وتەعالە لە قورئانە لە 4 شوێنە باسی بەفەڕی و پیرۆزی گەورەی ئەم شەوە دەکا کە دەفەرمێ ئەم شەوە هەوڵ بدەن مسلمانان کە کاتی ئەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەتی القەدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر جا من زور أبيستم زور كس هيا عليه خيري 1000 مانجي هيا بەڵام نا ئەفەرمێ خێرترە گەورەترە چۆن ئەڵێ بێ سرورترە لە 1000 بەوە بۆ خۆی ئەزانێ پەروەردگار وەکو چۆن لە شوێنێکی ترە لە سوورەی بەقەرە فەرمێ باس لە مەسەلەی ماڵبەخشی نەکات
مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء. يعني زور لو زياتري شك خواي قرابة جوش وخروشي خلقي كرد ملتي كرد بو ئاینی پیرۆزی ئیسلام بە داریکراوی ئەم دەشەوە چۆنە بینی بۆ شەوکە زیندوو بکەنەوە بە تایبەتی گەنجان تا چەند گرنگی بە ئەم جۆرە شەوانە. ئێمە با پێش هەموو شتێک سپاسی خوای گەورە لەسەر ئەوە بکەین بەشە کوردستانی عێراقی خۆمان بەراوردکەین لەگەڵ کوردستانی تورکیا و سووریا و ئێران سپاسی خوای لەسەر دەکەین زۆر لە پێشترە زۆر باشتر چینی گەنج ئەلحەمدولله لەگەڵ ئەم ئیسلامە ئاوێتە بووە لەگەڵ ئەم دینە شارەزا بووە. برای خۆت ساڵی هەشتاکان من گەورەی ئەو ماڵە بووم تەمەنم تقریبی 16 ساڵ بوو شەوێکیان ڕۆژێکیان دانیشتم لە خزمەت دایکم بەیانیان عادەتەن دانمە خواردەوە چوون بۆ ئیش ئەچوون بۆ ئیش خەریکی ئیشی کرێگاری بووم ماڵ بێژیانم بەڵامی تێ من ئەو کاتە تەنزیماتی ڕابطەی ئیسلامی لە ئارابوون من یەکێک لەوانە کاک حاجی محەممەدی قەرەداغی بانگی کردم بۆ ئەو کارە جا بەیانەیەکیان وەکو بەیانەکانی تر دانیشتم لە خزمەت دایکم نانم خوارد دوای ناخواردن دایە من ئەڕۆم وتی بۆ کوێ ڕۆڵە وتم وڵا دایان کۆمەڵی مامۆسای بەڕێزی ئەم شارەی خۆمان و کۆمەڵی گەنجی چاک شۆڕشێکی ئیسلامیان دروست کردو ئەلحەمدولله منیش ئەمێ بچم لەو شۆرشا بەشدارم وەک گەنجێک بەشدارم جا سوک هەڵسا دایکم ڕۆی لە ماڵەوە ڕای کرد قورئانێکی هێنا وتی ڕۆڵە بیکە بە خاتری ئەم قورئانە مەڕۆ ئێوتم دایکیان من لەبەر خاتی ئەو قورئانە دەڕۆم بەڕاستی ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی بۆ ڕەنجی مامۆستایان و بانخوازانی ئەم وڵاتەی خۆمان کە ئەویش ئەساسەکەی ئەگەڕێتەوە بۆ برایانی ئیخوان کە خوا پاداشیان باتەوە دەستیان گەیە ئەم وڵاتەی ئێمەش کە بەرهەمێکی باش ئیستا دەبینین لە چینی ئەنجانە سوپاسی خوای لەسەر ئاوێتی ئەم ئیسلامە ئەم شەوانە خۆی لە خۆیان بەرەکەتی تیابارێ شەوی قەدر ئیتر ئەوە شتێکە ئینشەڵڵا خوای گەورە بەرەکەتی خۆی ئەڕژێ بەسەرمانە سوپاس بۆ خوا خەڵکیش بەعام ئەم شەوانەی جینوو کردووەتەوە جۆش و خڕۆشی خەڵک چۆنە بینی لەم ئەمت بۆ خوا خەڵک زۆر باشە زۆر یعنی لە جۆش و خڕۆشایە زۆر بە تامەزرۆیی و ڕوو ئەکەن لە مزگەوتەکان ئەوەی کە لە قورآنی پیرۆز باس کراوە ئەم شەوانە خێرێکی یەکجار گەورەی هەیە خێرەکەی زیاتر لە 1000 مانگە وەکو ئەوترێ تەمەنی ئێمە ژۆک و ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کورتە یعنی لە حەدیثەکە باسی کردو 60 بۆ 70 ساڵە بە تەقریبی ئەمە فرسەتێکی گەورەیە تا چەند ئەبێ ئێمە و کۆنسڵمان ئیسفادە لەم فرسەتە بکەن کە خوای گەورە وەکو هەدیەک پێدا والله تر ئەبێ بە تەواوی خۆمانی بۆ ئامادە بکەین لەبەرەوەی طبعا حديثك هي ولا تكاي إنا أنزلناه في ليلة القدر خير من 1000 الشهر خيري تشن 1000 مانجي هي تقريبا أبيبا خيري 80 صال يعني 80 أو نسال بله تولى تمنتا يعني أو الناجي فاز بخوا أخوي قبل أم درفتي داو بأيما أم هلي بورق سانوين حمد بخوا خلق يشبع عام تێکۆشێ بووی گرنگی بەم شەوانە بەڵێ لەخوا بە زیادە چ عیبادەتێک زۆر بکەین لەم شەوانە بەڕای تۆ بێ زۆر گرنگ پێ سوپاس بۆ خوایتر شەو نوێژ بکرێت قورئان خوێندنە و ذکر و تاعەت هەموو بە عام خوای گەورە خۆی ئەم شەوەی بە مبارەک ناو بردووە ئێمە بێت لەبەر خاترێکەوە شەوێکی مبارەک ئەم شەوە ڕاگرین یعنی سەیری کە خوای گەورە خۆی لە قورئانە فەرمێت خێری زیاترە لە 1000 مانگ يعني بقل 1000 مانگ نا زیاترە لە 1000 مانگ ئەوە خۆی ئێزانێت دووە خۆی ئێزانێت چەندێکە يعني لە 1000 مانگ زیاترە ئەمە بێت لەبەر خاتری ئەوە ئەم شەوانە زیینوکەینەوە بە تەمای پاداش بین پێغەمبەری وا هەبووە ئومەتی وا هەبووە 950 ساڵ ژیاوە یعنی خوای گەورە بەرەکەتی خسۆتە عیبادەتەکانمانەوە ئەمە فرسەتێکە داوێتی بە ئێمە وەکو مسلمان کە بۆی بتوانین وەکو ئومەتەکانی ترکە ئەوان تەمەنیان درێژ بۆ خۆمان تەمانمان کورترە ئەو عیبادەتانە پڕ بکەینەوە بەو خێرە گەورەی کە لە قەدرا بووی بە تاکید وایە ئەڵە سەحابەی وا هەبووە پرسیاری لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردو و تێتی چۆن بگەین بەوان کەوا ئەوان 300-400 ساڵ ژیاون و تێدی خوای گەورە بەرەکەتی خستووەتە تەمەنی ئێمەوە شەوێکی وەکو ئیم شەوکەوە ئەگەر خوای گەورە بیکا بە قسمەتمان 1000 مانگ زیاتر ئەگەر تۆ لە تەمەن تا دەشەیوا بە قسمەت ببێ یعنی 10-84 ساڵی ئەمە هەر لایەنی کەمەکەیەتی
خوای زانێ 90 ساڵ بۆ نەنووسێتەمە لە کاتێکی کەمە خێرێکی زۆرمان دەست عیبادەتێکی زۆر یعنی تەخوایەکی زۆر لەو سەرۆسەیرەکەی پلەکانی بەهەشتی دەسەکەوێت هاوڕێی ڕفیقەتی پێغەمبەری خوا ساواسەلم سەحابە پیرۆزەکانی دەسەکەوێت ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ عنی جۆش و خۆشی خەڵک چۆنە بینی گرنگی دان بەم شەوانە لە ناو میلەتی خۆمان فەزلی خوای گەورەیە هەمووی فەزلی خوای گەورەیە بەسەرمان و ئەلحەمدولیلا سەیری ئەم خەڵکە بکە ئەم گەنج هەمووی مناڵ بە تەمەن سیرەکە هەمووی خەریکە قورئان ئەلحەمدولیلا ینی سەرڕای ئەوەی کەوا ئەم نەخۆشیە لە ناوای ئەم کۆرۆنا هەیە بەڵام سیرەکەی مناڵی تایە گەنجی تایە بە تەمەنی تایە ئەلحەمدولیلا هەمووی فەزلی خوایە عیبادەتێک زۆر گرنگی پێ بدەین ئەم شەوانە پێت باش وەڵاهی خێر و سەدەقە نوێشکردن تەقوا عیبادەت قورئان خوێندن ئێمە لایانی کەم هەوڵ بین شەوانە جوزێ قورئان بخوێنین هیچ نەبێ کەوا سەد سڵاوەت بدەین لە دیداری پێغەمبەر ساسم هیچ نەبێ ئەگەر لایانی کەمیش بێ خێرێ بکەین ئەگەر تۆ خوای گەورە لێت قبولکە جزئی قورئان خوێند بێ لەو شەوای عنی تۆ 84 ساڵ بەرەوشت و تۆ هەموو شێ جزئی قورئان خوێندووە ئەم شەوانە شەوانی قەدری پیرۆز بۆ شێبێ گرنگی پێ بدەین و نەخەوین و زیندوو بکەینەوە گرنگی ئەم شەوانە لە چیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله پێشەکی زۆر بە خێراتنتانەکەم زۆر دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم کە ئەم بە شەو بە ڕۆژ لە خزمەتی ئەم ئیسلامە و مسلمانانە کە نمونەی جوانی ئەم ئیسلامە نیشانی هەموو دنیادا کە ئەوە بەڕاستی زۆر بۆ میلەتی کورد بە تایبەتی زۆر پێویستە یەخواخوا پاداشتان باتە و هەمووتان سەرکەوت و پارێزراوکە بەرەکەت خاتە کارتانەوە وڵایجا شەوانی قەدر خوای پەروەردگار خۆی ناوی ناوە قەدر ڕێز لێ گیراو بەڕاستی هەر خوای پەروەردگار پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕاستی جوان لەو مەسایلی قەدرە ئێمە بەڕاستی زۆر وەکو بڵێ باش لێ حاڵی نین ئەگەر تەماشای ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەموو تەمەنی بکەین ئەو شەوە پیرۆزانە هەمووی زینوو کردەتەوە و هەموو شەوانی ڕەمەزان خوای گەورە جوبرەئیلی نادۆ و دیراسی قورئانی لەگەڵا کرد دیارە ئەم شەوە زۆر گەورە و پیرۆزە کە دابەزانی قورئانە لەبەرەوە من ئەڵێم جێی خۆیەتی هەرچی موسڵمانە بە هەزاران جار سپاس و ستایشی خوای پەروەردگار کە لەسەر ئەم نیعمەتە گەورە و لەسەر ئەم هیدایەتە کە ئێمەی چاوڕۆشن و هیدایەت داوە تاوەکو ئەم دینە جوانەی نیشان داوین تەماشای دینی تر بکە یەکێک گاپەرستە یەکێک جرجپەرستە یەکێشە بەڵام ئێمە خوای خالیقی ئەرز و ئاسمانە پەرستین مامۆستا غەریب ئینشاءڵڵا مامۆستا غەریب ئەوەی کە لە حەدیثە پیرۆزەکەم پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردووە تەمەنی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کورتە لە نێوان 60 بۆ 70 بە تەقریبی بەڵام ئەم شەوانی قەدرە ئەم لەیلەتو قەدرە فرسەتێکی گەورەیە کە پێی دراوە بە ئومەتەکەی کە بیخۆزنەوە بۆی بتوانن چۆن ئەوە ئومەتەکانی پێشتر تەمەنیان درێژ بۆ عیبادەتیان زۆر کردووە ئێمە بەمە قەرەبووی ئەو تەمەنە بکەین خوای پەروەردگار کە ئەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەة القەدر وما ئەدراکە ما لەیلەة القەدر لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر کەواتە زۆرترە لە هەزاران مانگ ئەوە خوای پەروەردگار خۆی زانێت چەنە کە بەس بۆ تێگەیشتنی ئێمە کە وەکو تۆ فەرمی 83 ساڵ نا لەوە زیاترە دیارە ئەمە فەزلی گەورەی خوایە بۆ ئەم ئومەتە کە تەمەنی کورتە ئەگەر خوا بیبەخشێ ئەو خەڵکە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر ئەمە بە نیعمەتی گەورەی بزانن و بە دەستکەوت و غەنیمەی بزانن ئەگەر خوا چەند ساڵە تەمەنیاندا تەمەنێکی زۆرە کە خوای پەروەردگاری کا بە عیبادەت بۆ ئەم کاتێکی کەمە بەڵام عیبادەتێکی زۆر دەشەوە کە پیاغەمبەر صلی الله علیه و سلم بەو هەموو فەزڵەی خۆیەوە کە خوا لە ئەوەڵ و ئاخری خۆش بۆ فەزڵێک گەورەی داوەتێ ئەو دەشەوە نەخەوتووە خێزانەکانی خەبەر کردوتەوە و ئەفەرمێ هەر کەسێ من قامە ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه براسي ئێمە زۆر کەم قەدری ئەم شەوانەیە گرین کە ئەبوا زۆر کە پیاغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەیە پێ فەرمێ ئاوێ بۆ هینەکە بۆ دەستنوێشوانە شەوێک یەکێ لە ڕەبیعەیە فەرمێ پیاغەمبەر فەرمی داوای چیەکەی
فەرمی ئەی پێغەمبەری خوا بەس هاوڵ بم لە بەهەشتا فەرمی غەیری ئەوە فەرمی تەنیا ئەوە فەرمی دە زۆر سوژدە بەرە ئیجا ئەلەم شەوانە ئێمە ڕکوع و سوژدە ئەبین بەو سوژدە نزیکە بینەوە لەخوا و لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بین بە هاوڵی ئەم شەوانە شەوێکی پیرۆزە برێ بەڕێسم ئێمە بۆیەکە لەم شەوانە دائەنیشین لەبەر ئەوەی خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین ئینشاءالله خوا لێمان وەرگرێ و خوا لێمان قبوڵکە لە هەموو گەلی موسڵمان ئەمەی کە لە قورآنی پیرۆزە باسی شەوانی قەدر کراوە خێری 1000 مانگی هەیە ئەنی زیاتر لەوەش ئەمە جۆرە لە فرسەتە کە خوای گەورە داوێتی بە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو هەدیە کە بتوانێت بیقۆزێتەوە زۆرترین خێری تیا ڕزق بێت هەدیەکی پیرۆزە بەڕاستی هەچ کەسێ هەدیەکی ئاوەها بۆ خۆی دابین بکە ئینشاءالله لەم دنیا و لەو دنیاش سەربەرزە بێ خوای گەورەی میهرەبان بەشداریکردنی خەڵک چۆنە بینی لەم شەوانە بۆ زیندووکردنەوەی شەوەکە لەخوا بەجابێ خەڵک باشە لەخوا بەجابێ مزگەوتەکان قەرەباڵخن حەمد و سەنا بۆ خوا گەنجان چۆنن گەنج و لاوەکان بەشداری لەخوا بەجابێ ئەوەتانە چاوە لێ مزگەوتەکان بە زۆری حەمد و سەنا بۆ خوا زۆرتری گەنجە زۆرتری گەنجە لەخوا بەزیادەیە لەم شەوانە چ جۆرە عیبادەتێک زیاتر گرنگی پێ بدەین بەڕای تۆ باشتر والله عیبادەتەکان ئەم وەکو لەیلەت و قەدر ئەمە شتێکی زۆر زۆر گەورەیە بەلایەنی خوای گەورەوە شتێکی پیرۆزە خوای گەورە خۆی وعدی یاوە کە هەچ کەسێک لە شەوی قەدرا دابنیشێ ئەم دەڕۆژە ئینشاءالله ئەگات بە پلەپایەکی زۆر بەرز پەنا بەخوای حاجی گیان دوعای خێریش بۆ ئێمە بکەیت والله دوعای خێر من بۆ هەموو مسلمانێکی یەکەم تایبەتیش بۆ ئێوە لەبەرەوەی ئێوە گەنجن خوای گەورە تەمەنتان باتێ لەسەر خێر و بۆ ئیشی چاکە ئەم شەوانە چەند شەوێکی زۆر مبارەک و پیرۆزە ئەم دەشەوەی ئاخری خێری 83 ساڵ و ئەوەنەی هەیە سەردەمانی کاتی پێش پیامبەری خوا صلی الله علیه و سلم ئومەت تەمەنیان درێژ بووە جاکە تەمەنیان درێژ بووە خێریشیان زیاتر کردووە عیبادەتیان زیاتر کردووە لەم کاتەی خۆمانە تەمەن کەمە بەڵام ئەمە دانراوە مقابلی ئەوە ئەمە جۆرە لە هەدی و فرسەتە دراوە بە ئێمە دراوە بە ئومەتی پیامبەر صلی الله علیه و سلم ئەم دەشەوە جا بۆیە هەتا بتوانین لەم شەوانە عیبادەتی خوای گەورە بکەین نوێشکەین دوعاکەین لەخوا پاڕیۆشی خوای گەورە لێمان خۆش بێ جۆش و خڕۆشی خەڵک چۆنە بینی بۆ زیندووکردنەوەی ئەم شەوانەی قەدرە وەلا سوپاس بخوا زۆر باشە گەنجان چۆن بەشداریان لەم گەنج زۆر بە گڕوتینێکی زۆرەوە بەشداریان کردووە و گەنجی زۆر لێیە چ عیبادەتێک زیاتر گرنگی پێدەی لەم شەوانە زیاتر لەسەر ئەوە عیبادەتە وەڵی خۆی سێشتە هەتا ئەتوانی نوێژ بکەیت قورئان بخوێنی دوعا بکەیت دوعاکەی خوای گەورە لێمان وەرگرێ حەزرەتی ئایشە لە باسی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرموویە کە شەوانی قەدر داهاتنە پێشەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم وا خۆی دەپێچایەوە وەکو بڵێ سەفەرێکی زۆر گرنگی هەیە شەوانی قەدر دەمایەوە اعتکافی دەکرد زۆر عیبادەتی تیا کرد و لە حەدیسی تریشا زۆر گرنگی بەم شەوانەداوە و بە ئێمە دەفەرموویەکەوە گرنگی پێ بدەین بۆیە ئەم شەوانە فرسەتێکی گەورەیە بۆ ئێمە کە بتوانین زۆرترین عیبادەت زۆرترین چاکە زۆرترین خێر و سەدەقەی تیا بکەین تا دەستگیرۆی ئەو خێر و چاکەیە بوون کە لە قورئانی پیرۆزە باس کراوە ئینشاءڵڵا ئەم شەوانە بەنسیبی هەمومان بێتە مای خێر و بەرەکەت هەم بۆ وڵاتمان هەم بۆ تەواوی موسڵمانانی جیهانی ئینشاءڵڵا پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ